4 ڕۆژ و 5 شەوە بە دیاریکراوی بەشێک لە دانیشتوانی دەگوندی دەوروبەری کێڵگەی نەوتی تەقتەق شەو ڕۆژ لێرە بەڕێ دەکەن. گردبوونەوەی ناڕەزایەتی دانیشتوانی گوندەکانی ئیلینجاخی گەورە، مەزاری گەورە و بچووک، شیوە شۆشی گەورە و بچووک، داربەسەری گەورە و بچووک، گۆبتەپە و تاڵەبانی گەورە و بچووکە لە شارۆچکەی تەقتەقی سەر بە قەزای کۆیە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر. داواکاریەکانیشیان خۆی لە نەبوونی هەلیکار بۆ گەنجان و خراپی ڕێگاوبان و خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەبینێتەوە. تەنها داواکاریمان دامەزراندنی گەنجەکان و خزمەتکردنی ئەو منتیقانە ئەو گوندانەی کە سەر بەو پرۆژەنە پرۆژەی خزمەتگوزاری بکرێت. ئەگەر بەسای خۆتان ببینن ئەم شەریکەیە نزیکەی 22 ساڵە لێرە ئیش دەکات، بەڵام بە هۆکاری نادادی و ئیهمالی تەنها نەیتوانی وەجادەکەی خۆشی قێر بکە. ئەوان دەبی جوان بزانن ئەمە بە ئاشتیاتینە. یەکەم ڕۆژ بەرگە چیسپیمانە بەکرد نیشانەی ئاشتی بوو، نیشانەوەی ئەمە هیچمان پێ نییە، شەوان دەمێنینەوە. بەڵام ئەگەر بە نیازیەوەیان هەبی ئەمە بێزاربین بێزار نابین، نیازیەوەیان هەبی دەستێژی بکەنە سەرەمە با دڵنیابن ئەمە هەموو ئامادەین ڕادەوەستین بەوان بێن بانکوژن. دانیشتوانی گوندەکانی دەوروبەری کێڵگەی نەوتی تەقتەق ڕێگاکانی چوون و هاتنیان بۆ کێڵگەنەوتیەکە داخستووە کە خۆی لە دوو ڕێگەی سەرەکی و دوو ڕێگەی لاوەچیدا دەبینێتەوە. دابڕاستیمان دایتە وەزارە دایتمانە سامانە سروشتەکان، بەڵام تا ئێستا جواب نەداینەوە. ئەوە دووبارە 3 ڕۆژمان لە دێشمالی ڕاوستاینە ئەگەر ئەو خەرکە هەموو خەرکی ئەو گوندانە برسی و تێنی و بێپارەپوونەوەی دێنێ ڕادەوسن، وەڵڵاهی تعدای دەکەم خەرکی والێ گەنجە ژنیات نیاژیفان نییە. خەلیجی کولیە، خەلیجی زانکۆی، خەلیجی محەدە قانونە، مامۆستای ئینگلیزی هەموو ئەلێرەیە. گەنجانی دەرچووی زانکۆ لە نێو ناڕەزایەتیەکاندا دەڵێن کەسانی بیانیان هێناوە لە کاتێکدا خۆمان خاوەنی ئەو بڕوانامانەین، بەڵام دەرفەتی کار بە ئێمە نادەن. تایبەت بە ئیلنجاخکەی خۆمی ئیلنجاغم 148 نەفەر بۆ 150 نەفەر دەکات 156 نەفەرێک ناوی نووسێت لەوانە بەلایەن کەمی 70 بۆ 80 خەریجی کولیەنە. یعنی ئەو کەش خوێندەواری هەیە، بەس ئەوە نییە برێ وڵا هێر شوانێک بی و هاتوتە سەجادەی. ئەو کەش خوێندەواری هەیە، بەڵام 70 بۆ 80 نەفریان هەر خەریجی کۆلێژ پەیمانگەکان. گوندەکانی کەش بە هەمان شێوە ئەوانش بۆ نونە 30 نەفرن 15 بۆ 20یان خەریجی کولیەکان. لەلایەن دانیشتوانی ئەو گوندانەوە چەند جارێک بەڕێوەبەرایەتی کۆمپانیا نێوتیەکە ئاگادار کراوەتەوە و چەند جارێکیش بە نووسرا و داواکاریەکانیان بۆ کۆمپانیا وەزارەتی سامانە سروشتیەکان بەرز کراوەتەوە، بەڵام تا ئێستا بێوەڵام ماوەتەوە و هیچ ئاوڕێک لە خواستەکانیان نەدراوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کێڵگەی نەوتی تەقتەق لە قەزای کۆیە.